الرحمن الرحيم. بسیاری یەکەم سەبارەت بە NRT خۆشەویستەکانم طبعا ئێمە بەیاننامەیەکمان بڵاو کردەوە لەسەر ئەو مۆزوعە و دوایمیش ریپۆرتاژە دەرچوو لە پەیامە لەسەر ئەو مۆزوعە. ئەو برایی کە بەدەستی گەیشت بێ مۆزوعەکەی لاڕوونە نامەوێت بچمە تەفاسیلەوە، بەس تەنها حەزەکەم ئەم قسانەی منیش بڵاو بێتەوە وەکو خۆی، وەکو خۆشی قسەکانم لێ وەرگرن. طبعا ئێمە ڕۆژی یەکشەممە لە کەناڵی NRT ئامادە بووین سەعات 9:30 بەرامبەر بە کەسێک کە مناقەشەمان بکا لەسەر ئەم مۆزوعی علمی ئەجینەیە. لەبەرەوە من زۆرم پێ خۆش بوو بە حکمی ئەوەی کە حەزمە کرد کەسێ دانیشێ بۆی تەنها پرسیار لە ئێمە نەکرێ. برا بەڕێزەکانم، ئێمە کێشەمان ئەوەیە خەڵکێ دانیشتۆ قسە فڕێیە و ئێمە دیفاعەکەین. ئەبێ لە مناقەشەیە فێری هجووم بین، هجووم فێر بی کەسەکە با دە پرسیار لە من کا بەس من یەک پرسیاری لێ یەکەم. لەبەرەوەی کە ئەم کەناڵە ئێمە کاتی خۆی تەجروبەمان لەگەڵیا هەیە و 3 حەڵقەمان لەگەڵا تەسجیل کرده بوو، لە هەر 3 حەڵقەکەی قسەکانیان بڕی بووین. بە قسەی خەڵکانێکی ژەناو NRT-ەوە تەلەفۆنیان بۆ کردم کە کاکتۆ عەبدولواحید ئەم جارە وتویانە با بیهێنین ئەو عەبدولواحیدە نایڵین کەلیمەیە قسە بکا و حەیاشە بینی و ئەشین بە تەلەڤیزۆن. ئەمە نەسی قسەی زیاد لە کەسێکی خۆیان لە ناو کەناڵەکەەوە کە چوین دانیشتوین. کابرای پێشکەشکارە لێ کاکتۆ عەبدولواحید من کۆمەڵە پرسیارم بۆ تۆ داناوە، کۆمەڵە پرسیاریشم بۆ ئەو داناوە، پرسیارەکانی منیش هەر ئەو دایناوە، هەر لەگەڵ خۆیان دانراوە. من لەو کەسە ناترسم بۆ چکە ئەو کەسە بۆ خۆی لە پشتی پەردەوە بوو لە کاتێکا پرسیاریان لە منەکرد لە حەقەکانی پێشوە. بلوتوزەکە لە گوێیا بوو ئەو بەردەوام پێ و پرسیاری ئەوە بکەوە، یعنی ئیفلاسی کرده بوو هیچی پێ نەمابوو. ئێستا بەرامبەرم دانیشتێ من 100 جار شوکری خواکەم، قەتیش لە خەڵکی ئاوا حسابمان بۆ نەکردوون بە قووەتی خۆمان، نا بە قووەتی دینەکەمان. ئەڵێ من پرسیار لە تۆ ئەەکەم، پرسیاریش لەوەکەم، تۆ بۆ نییە پرسیار لەوکەی، من حەکەمە بم لە بینتانە. وتم ئەسڵەن من تۆ وەکو حەکەم قبوڵ نییە، من جەماوەرم قبوڵە، لەبەرەوە ئەم بەرنامەیە ئەبێ مباشر بێ و خەڵک حکم بکە، ئەبێ خەڵک دانیشێ بڵێ قسەیان بە فڵان کەس پڕیان نا، قسەکانی چێ لەسەر حەق بوو، قسەکانی چێ عیلمی بوو، قسەکانی چێ زانستی بوو، چێ بەبێ بەڵگەش قسەیە کرد و چێ درۆ دەلەسەیە کرد. لەبەرەوە من ئامادەم ئەبێ ئەم بەرنامەیە فەرموو دانیشتوین دیعایەکەی تەسجیل کەن بۆ ڕۆژی چوارشەممە، بڵێن ڕۆژی چوارشەممە فڵان کەس و فڵان کەس مباشەرەتەن لە بەرنامەی بە بیوێریەوە مناقەشاکەن. تێم باشە کە دووکە بەحیتۆ بۆچی ئەتوێ بە بیوێری بەرنامەکە مباشر بێ؟ ئێمە بەرنامەی مباشرمان نییە. وتم چۆن کاتی خۆی یەک کەس هێناداتەنا، ئێستا هاتۆ بوو بە ڕووبەڕوو. ڕووبەڕووش ئێمە دینەکەمان وای فێر کردوین لە کاتێکا موسا چوو بۆ لای فیرعەون، هەموو بەڵگەکانی خۆی پێوت، فیرعەون ترسا. تیا موسى اجعل لنا موعدا لا نخلفه نحن ولا أنت مكانا سوا. ڕۆژێکمان بۆ دانێ با مناقەشەکە، ئێمەش تاحیرێنین، ئێمەش خەڵکی قسەزانێنین بەرامبەری تۆ بۆستێ. موسى فەرمی چی؟ قال موعدكم يوم الزينة وأن يحشر الناس ضحى. ڕۆژی جەژن لە چێش هەنگاوە کە خەڵک ئیشی نییە، ئەبێ بەسی مباشر بێت، خەڵک هەمووی حازر بێت و ئینجا منافەسەکە ئەکەیت. لەبەرەوە ڕووبەڕوو ئەبێ مباشر بێ، ڕووبەڕوو ئەبێ مباشر بێ. مادەم ستایلی بەرنامەکەت گۆڕیوە بۆ ڕووبەڕوو، ئەبێ ستایلەکەشی بگۆڕی بۆ مباشر، بۆی خەڵک حەکەم بێ، نەتوانی لە بەرنامە و لە قسەکان ببڕی. بۆی کە پاشا من قبوڵ ناکەم تۆ پرسیار لەوکەی، ئێوە دز و خاوەن ماڵن، چونکە من سیقەم بە تۆ نییە، تۆ تەڕەفگیری لەم قەزەیەیە، تۆ تێ بێدینی بڵاوکەیتەوە، تۆ پرسیار لە من کە با ئەویش پرسیارم لێ بکە، بەس من پرسیار لەوەکەم. ئەوی نابێت تۆ پرسیار لەوکەی. پاشان ئەڵێن دکتۆر عەبدولواحید تۆ بۆ ئەتەوێ مباشر بێ، ئەتەوێت چی بڵێ لە بە مباشرە؟ تم کۆمەڵە قسەی خۆم هەیە ئەمێ بیکەم بە مباشر بە جەماوەرگی خۆمی بڵێ. تیان ئەخڕەڵەی چی؟ یعنی کافرمانەکەوتم نا، کافرتان ناکەم، خۆتان کافر نەکەم، من کافرتان ناکەم، بەڵام ئەبێ کۆمەڵی حەق هەیە لە سەر زمانی منە لەو کەناڵەوە مباشرەتەن دەرکەوێ، چونکە ئەزانم ئێستا بیکەم ئەیقەتێن پێتان ناڵم هەتای خەنە سەر مباشر. من نازانم ئەگەر خەڵکێ پێی بڵێن
بڵێن وەرە کاکە سەرەکەین بە یەکا و قسە ئەکەین و مناقەشاکەین بڵێن وەرە کاکە با خەڵک هەمووی کۆ بێتەوە من و تۆ بزانم چ حەقێکە لای منە کامیان بەقووەترن من ئەڵێم کاکە وەرە با مباشر بێ و چیش ئەەکەی 100 کەسیش بێنە داینێ و قسەکان بێنە تەسجیلی مەکە بە کەیفی خۆلی ببڕی داینێ و بەرامبەرم دانیشە یعنی من تێناکەم مسلمانانی خۆمان تەمان ئەو زۆر خوازایان باتەوە زۆر بێتاقەت بوو ئێستش من تەحەداکەم بەردەوام و بۆ هەر کەسێک گوێی لێمە هەر کەسێک لە خۆی ڕابینێ لەوانە بابێ بەرامبەرم دانیشێ کام کەناڵەش پێی خۆشە ئەبێ کەناڵەکە پەخشی بکە بەڵام کەناڵێکە من سیقەم پێی نییە قبوڵ ناکەم تەسجیلی کات و بە کەیفی خۆی یاری بە ڤیدیۆکە بکەم چونکە دەرزم وەرگرتووە لە قورئانەوە دەرزم وەرگرتووە لە مامۆستا دیداتەوە مامۆستا دیدات لەگەڵ قەشەیەکە مناقەشە ئەکا قەشەکە کۆمەڵێک پرسیاری زۆری لێکا لێوێ لە ماوەی 15 دقیقە جوابم بیتەوە ئەگەر دینەکەی ئێوە ڕاستە مامۆستا ئەحمەد دیدات دەفەرمێ من ناتوانم ئەم پرسیارانە جواب بەمەوە ئەم کاتە بەشی ئەم پرسیارانە ناکە هاتوون لە ڤیدۆکەی ئاڵێن پرسیارەکانمان لە ئەحمەد دیدات کرد و ئەحمەد دیدات وتی من ناتوانم جوابی ئەم پرسیارانە بەمەوە لە یا قەتعیەکەن کەواتە ئەو کاتە 100 مسلمانیش گلەی لەم نەکا لێ دوکرە بلاحید ئەو قسانە قسە بوو تۆ کردێ خۆ تازە ئینسان ناتوانێت من ئینسانێکم نە کەناڵێکم لە پشتە نە خەڵکێکم لە پشتە بتوانم قسەم بڵاو بکەنەوە خوازایان بەتەوە خەڵکی لە دڵسۆزیان بۆ دین لەوانەیە پشتی من بگرن لەبەرەوە بە پشتیوانی خوای گەورە خۆشەویستەکانم ئێمە حازرین ئامادەین نەک کەسێک بە پشتیوانی پەروەردگار 100 کەس نەک مناقەشەی 10 مناقەشە دامناوە وتم 10 محاضرە دانی بەڵام بێ هەمووی مباشر بێ و خەڵک گوێی لێ بێ کاتم کردن گەرما زاکە و درێژەم بە جوابەکەدا لەبەرەوەی کە پێویست بوو چکە خەڵکێک هەیە تا ئێستاکەن ئەوە گیرە شوێرەی و لە مێشکانە نەکراوەتەوە وازان ئێستەژەوە متتەفیقن کە ئەبێ مباشر بێ